دیارە ئێمە لە ماوەکانی ڕابردووە پرۆژەیەکماندا بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی چارەسەگی ئەو سەگە بێلانانە بکات لە پارێزگای سلێمانی کە ڕێژەیان زیاتر لە 50,000 50,000 بۆ ئێستا زیادی کردووە. دوای چاوەڕوانیەکی زۆر و بەدواچوون بۆ پرۆژەکە لەلایەن حکوومەتەوە تەبەنی نەکرا، بۆیە جێگای داخە کە ئێستا ڕۆژانە هاونیشتیمانیانی ئێمە هاوڵاتیان ڕوبەڕووی کێشە و گرفتە بنەوە لەلایەن ئەو سەگەبێلانە هێرشێکی زۆر کراوەتە سەر هاوڵاتیان و زامارێکی زۆر کراوە کە ئێمە بەپێی و ئامارەی لە نەخۆشخانەی شار وەرمانگرتووە لە ماوەی مانگەکە نزیکەی بۆ 600 هێرش هەبووە بۆ سەر هاوڵاتیان لەلایەن سەگەبێلانەکانەوە و زاماریشی زۆر هەبووە. بۆیە ئێمە بێئەمەل بووین لەوەی کە حکومەت ئەو پرۆژەیە تەبەنی ناکە. ئێمە لێرەدا وەکو چۆن لە ڕابردووە کێشەیەکی تر هەبوو لە شاری سلێمانیە، کێشەی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک بوو. ئەوە بوو داوامان لە جەنابی کاک پاڤێڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد. ئەو هەستا بڕی ملیارێک دیناری تەخسیس کرد بۆ کۆکردنەوەی زوڵ و خاشاکی پارێزگای سلێمانی. بۆیە ئێمە لێرەشدا ڕای ئەگەیەنین داوای لێ ئەەکەین لە بەڕێزیان بۆ چارەسەکردنی ئەم سەگە بێلانانە ئەو کولفەی کە تێی ئەچە بیگرێتە ئەستۆی خۆی بۆ ئەوەی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی پارێزگای سلێمانی لەم کێشەیە نەجاتیان بێت. چونکە لە 2 مانگی ترا کە قوتابخانەکان بکرێتەوە ڕۆزەکان بکرێتەوە کارەساتی مرۆیی ڕوو ئەدا، بۆیە ئەبێ ئەم دیاردەیە بە زووی چارەسەرکرێ. بۆیە داوا لە بەڕێز کاک پاڤێڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین کە بەدەم داواکەمانەوە بێت و ئەم پرۆژەیە تەبەنی بکە. ئەمە لەسەر ئاسی پارێزگای سلێمانی. لەسەر ئاسی هەرێمی کوردستان بە دواچوونمان کردووە 300,000 سەگی بێلانە هەیە کە بەم شێوەیە هەر لە سنتەری هەولێر و قەزاکانی 63,000 لە پارێزگای سلێمانی 50,000 لە ناو سنتەری دووەک و قەزا و نەحێکانی 42,000 ناو سنتەری هەڵەبجە و قەزا و نەحێکانی 27,000 ئیدارەی ڕاپەڕین و قەزا و نەحێکانی 45,000 ئیدارەی گەرمیان و قەزا و نەحێکانی 51,000 ئیدارەی سۆران و قەزا و نەحێکانی 22,000. یعنی ئێمە کە بە دواچوونمان کردووە ئەم ئامارە زۆر دقیقە لەوانەیە پرسیار بکرێ چۆن ئەم ئامارەین بووە. ئێمە ڕۆژ نییە تیمی خۆمان لە منتیقەکان و هاوڵاتیان کە بە سوپاسەوە سوپاسیانەکەین کە هاوکارمانن، ڕۆژ نییە ئێمە ئامارمان نەدەنێت گەڕک بە گەڕک شار بە شار گوند بە گوند ئەوانە و ئامارەیان داوا پێمان کە ئێستا لەسەر پارێزگای لەسەر ئاسی هەرێمی کوردستان 300,000 سەگی بێلانە هەیە. بۆیە ئێمە حکومەت ئەمە تەبەنی ناکا وەکو چۆن ئەلێرە داوامان لە بەڕێز جەنابی کاک پاڤێڵ کرد لە هەولێر و دووەک و ئەو منتیقەش داوا لە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانەکەین کە بێن بەدەم ئەم پرۆژەیە، چونکە ڕۆژ نییە ئێستا لە منتیقەی لای کە زنەزان و دارەتوو و سێتاقان و ئەنکاوە و ئەو شوێنانە هاوڵاتی تەلەفۆنیان بۆ ئێمە کردووە ڤیدۆیان نردووە کە ڤیدۆیەکە مناڵێکە 6 سەگ پەلامارێدا نازانام ئێستا مناڵەکە ماوەیان بڵاویشمان کردوێتەوە لە پێیجەکان توانن دوایی وەریگرن. ئەمە بە نیسبەت سەگە بێلانەکانەوە داوایان لێ ئەەکەین کە ئەم پرۆژەیە تەبەنی بکرێت. لەو ماوەی ڕابردووە ئێمە ڕامانگەیان وتمان بیش بە دووری مەزانن لەوانەیە کارەساتی مرۆیی ڕوو بدا ڕۆژێک بە یەکەوە سێکە یان شەوێک هەستین لەم شارەیە لەوانەیە 100 هاوڵاتی بە یەکەوە بمرێت و کە ئەوش کە تووشی نەخۆشی سەرەتان بۆ هینە. دیارە ئێمە لەوانەیە پێشبینەکەمان ناڵێن هاتوۆتە دی خەڵک نەمردووە، بەڵام ئەوەی کە ڕوویدا لە هەفتەی ڕابردووە لە ماوەی 8 سەعاتە نزیکەی 964 هاوڵاتی بە کورد خەڵکی ئەم شارە و دەوروبەری لە نەخۆشخانەی هیوا پشکنین بۆ کریا هەڵگری نەخۆشی ژێرپەجەون. لە ماوەی 48 سەعاتە ڕێژەکە بەرز بۆیە بۆ 2750 هاوڵاتی. یعنی ئەمە جێگای داخە و دوای ئەوە ئێمە بە دواچوونمان کردووە 2 هۆکار 3 هۆکار هەیە بۆ ئەوەی کام هاوڵاتیانە توش بووە. یەک لەو هۆکارانە یەک لەو هۆکارانە تانجەرۆیە، ناوچەی پیشەسازی تانجەرۆیە کە بەڕاستی بۆتە کارەسات بۆتە دێوەزمەیەک بەسەر شاری سلێمانیەوە. ئەبێ حکومەت
چارەسەری بۆ بدۆزێتەوە ئەگەر بێت و چارەسەر بۆ ناوچەی پیشەسازی تانجەرۆ نەدۆزێتەوە کە 400 مەتر لە چڕی دانیشتوانیەوە دوورە کە سلێمانی ئێستا ملیۆنێک و 250,000 هاوڵاتی نیشتەجێبووی هەیە. یعنی ئەم ناوچەی پیشەسازیە دەکرێت بە شێوازێکی تر عیلاج کرێ. ئێستا ئەگەر بەرپرسان جوان لە من بێ خۆیان بچنە ناوچەی تانجەرۆ هەر لە سارەکەی دابەزێ 10 دقە بۆ چارەکێک ناتوانێت لە ناوچەی تانجەرۆ بمێنێتەوە. ئەو نەپیس بووە، هەوای پیس کردووە، ئاوی پیس کردووە، خاکی پیس کردووە. ئەمە هۆکارێکە هیچ مەجالیتیانە هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی ئەم هاوڵاتیانە کە تووشی ئەو نەخۆشیە بوونە لە ماوەی 48 ساعتە. ڕۆژانە ئێستا ئامارەکە کە وتەبێژی نەخۆشخانەی هیوا لە ڕابردووە ئەڵێ 12 بۆ 13 ئێستا بۆتە 18 کەس ڕۆژانە تۆمارەکرێ لە نەخۆشخانەی هیوە. دواتر خۆراکی ماوە بەسەرچوو لە مارکەکانە ئەمە هۆکارێکی ترە. زۆربوونی ئۆتۆمبیل لە ناو پارێزگای سلێمانی و ئەوانەی کەشتیارانی کە هێنە ناو پارێزگای سلێمانی کە ڕۆژانە تەسەوڕمان کە بەس لە بازگەیەک ئێمە ئامارمانەگرتووە نزیکەی 400,000 سارە لە یەک بازگەوە داخڵی ناو پارێزگای سلێمانیە بێ بێزجە لە بازگەکانی تر. واتە لە سلێمانیە ڕۆژانە 2 میلیۆن بۆ 3 میلیۆن ئۆتۆمبیل ئیشەکات و ئەوەش یەکێکە لەوانەی هەوای شاری سلێمانی پیس کردووە. بۆیە ئێمە داوا ئەەکەیم چی زووە حکومەت ئاوڕێک لە هاوڵاتیانی سلێمانی پارێزگای سلێمانی بداتەوە ناوچەی تانجەرۆ عیلاسکە ئێنا ئەگەر بێت و بە زووی چارەسەر نەکرێ ڕێژەکە لەوەی هەیە زیاتر دەبێت. من لێرەدا هیچێکی ترمان یا هەر ئەوە بوو کە ئێمە بوومانویست لە ڕابردووە وتمان بۆ ڕایگشتی بڵاوێکەکەینەوە هیوادارین هەم لایەنی بەرپرسی حیزبی هەم لایەنی حکومیش بەدەم داواکارەکانمانەوە بێن.